بێگومان زۆر ڕۆمان ناوی گەورە ڕۆمان نووس عەزیز نەسیمان بیستۆ بە تایبەتی نووسەری ڕۆمانی گەلە پیاو بێگومان جگە لەو بەرهەمە چەندین بەرهەمی تری ناوازە کە هەندێک کادووەک شاکاری گەورە گەورە باسی لێواکرێت لەوانە بێناسنامەکان یاخود ئەو بەرخەی بوو بە گورگ و هەروەها نووسەری فسفس پاڵەوان و لە ئێستاشدا چاپێکی نوێی یەکێک لە کۆمەڵە چیرۆکە گرنگەکانی کە ئەویش کۆمەڵە چیرۆکێکی زۆر بە پێز و ناوازە و زۆر بە ناوبانگیشە کە ئەویش کلک براوەکانە بێگومان عەزیز نەسین هەمیشە بە بەرهەمە تەنز ئامێزەکانی ناسراوە و بێگومان ئەو نووسەرانەشی کە شێوازی نووسینمان کۆمیدیا لە جیهاندا ژمارەیان کەمە و لەگەڵ ئەوەشدا عەزیز نەسینی نووسەر چەندان جار قەڵاتی جیهانی پێبەخشراوە کەچی وەکو خۆی باسی کردووە هیچ کاتێ ڕۆژنامە و هەروەها ئیزگەکانی وڵاتەکەی خۆی ئاماژەیان پێنەداوە مەگەر خۆی لەلای برادەرەکانی باسی کردبێ وەکو خۆی ئاماژەی پێکا بێگومان کلک براوەکان وەکو ئاماژەم پێکرد کۆمەڵە چیرۆکێکی زۆر دەگمەن و زۆر بەناوبانگی نووسەری گەورە عەزیز نەسینە. کلک براوەکان کۆمەڵە چیرۆکێکی گرنگ و بە پێزی عەزیز نەسینن کە لە 336 لاپەڕەدا کۆکراونەتەوە ئەم کۆمەڵە چیرۆکەی نووسەر تێیدا هەوڵی داوە کۆمەڵێک معانات و ئازاری ڕۆژانەی نەتەوەکەی و بە شێوەیەکی گشتی مرۆڤ بە جۆرێکی کۆمیدیا بخاتە ڕوو ئەمەش مەگەر هەر لە دەست و پلی عەزیز نەسینی نووسەر و مرۆڤ بۆشێتەوە کەوا بە شێوەیەکی قەشەنگ لە دەرگای باسەکانەدات.